سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەم بەشە لە بەرنامەکان بابەتێکتان پێشکەش دەکەم لە ژێرناونیشانی من کرێکارێکی ژنم ئەمە تاوانی منە سەرچاوە ئارشیڤی ڕادیۆدەنگی شۆڕشی ئێران و ڕادیۆ کۆمەڵە. چۆن لەسەر کرێکارانی ژن بیرزەکەینەوە؟ ژنانێک کە دەستەکانیان قڵەشاوە و فرمیسکی چاوەکانیان وشک بووە بەڵام بە شانازیەوە سەریان بەرز ڕاگرتووە و نانی ڕەنج و زەحمەتی دەستەکانی خۆیان دەخۆن. 11 گوڵان بەرامبەر لەگەڵ ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکارانە. لەم ڕۆژەدا تا چ ڕادەیەک ژنانی کرێکار بەرچاو دەکەون و دەبینرێن. ژنانێک کە بە پێڵاوە تەسک و دراوەکانیان لە بەرەبەیانەوە تا درەنگانێک لە شەو کار دەکەن بۆ ئەوەی زاهاتووی منداڵەکانیانی پێدابینکەن. خۆزگەلانی کەم لەم ڕۆژەدا بە وردی چاو لە کرێکارانێک کە لە وێستگەی ئۆتۆبوستا وەستاون، ژنێکە لە ڕستوران مێزی نان خواردنەکەمان پاک دەکاتەوە و کچی خزمەتکاری ماڵەکان بکەین و هەروەها بە ئاسانی لێ بە کەناریاندا تەنەپەڕێنێ. خۆزگەلانی کەم لەم ڕۆژەدا بە زەردەخەنەیەکەوە جرگا لە خزمەتکاری ئیدارەکەمان بکەینەوە. خۆزگە لەم ڕۆژەدا ئەو ژنەوە بیربێنینەوە کە دەیکوت لە منداڵیەوە هیچ کەسێک نەمیدەویست. کاتێک باوکو و دایکم مردن ئاوارەی ماڵی خەڵک بووم. هەموو دەیانگوت ئەگەر کوڕ بووایە دەمانتوانی کارێکی بۆ بکەین، بەڵام کشمان نابێت. کچێک کە لە بێکەسوکاریدا لە تەمەنی 16 ساڵیدا هاوسەرگیری دەکات و لە هاوسەرە موعتادەکەی گیا نابێتەوە تا سێبەری پیاوێک بەسەرسەریەوە بێت. ژنێک کە شەو ڕۆژ سەوزە پاک دەکات تا منداڵەکانی بشنە قوتابخانە و هاوسەرەکەی لێ نەدات. ژنێک کە دەیگوت تا پێش لەوەی کە دووگیان بمنانە وشکەم کۆ دەکردەوە و دەمخوارد، بەڵام کاتێک دووگیان بووم بە بۆنەی منداڵەکەمەوە شیرم دەخوارد. ڕۆژێک کە ئەوەندە لە کاری ڕۆژانەی دەستفرۆشی ماندوو بووم چەند بەستە سەوزەیەکم کڕی. چاکیانم کرد و بۆ قوتابخانێکی کشانم برد و فرۆشتمە مامۆستاکان. ماوەیەکی زۆر بوو کە خواردنی گەرمان نەخواردم و شەو بە چەند دانە هێلکە و تەماتە چوومەوە بۆ ماڵ. کاتێک نانی شەوم ئامادە دەکرد لەگەڵیدا فرمێسکم دەڕژان. بانگی منداڵەکانم کرد کە وەرن نانی شەو بخۆن. خۆشحاڵی منداڵەکانم وای لێ کردم کە تا بەیانی فرمێسکی خۆشحاڵی بڕژێنم. ئەم ژنە زەحمەتکێشە لەسەر ئەم کارێ بەردەوام بوو. ئەوەندە کە کڕیارانێکی سابت و هەمیشەی دۆزیەوە و ئێستا نزیک بە چەند ساڵە ئەم کارە بووەتە پیشەی. ئەم ژنە باسی ڕۆژێک دەکات کە یەکێک لە کڕیارەکانی دیاریەک بە ئەو منداڵەکانی پێشکەش دەکات و دەڵێت کاتێک دیاریەکەمان کردەوە دەستێک جلوبەرگی نوێ و تازە بوو. مانتۆ، شەڵوار لە چک و تەنانەت گۆڕەویش. بەجگای ئەوەی کە جلوبەرگەکان لە بەرکەم لە ئامێزم گرت و بۆنم کرد. چونکە من هیچ کات هەستم بە بۆنی خۆشی جلوبەرگی نوێک نەکرد بوو. تەنانەت ئەمە یەکەم جار بوو لە ژیانمدا جلوبەرگی تازە و نوێم دەبینی. ئەم ژنە زەحمەتکێشە ئێستا توانی بووی فەرش و یەخەچاڵێکی کۆنە و دەستی دوو بکڕێت، بەڵام عەباکەی لا دەدات و جێگای ددانە خاڵیەکانی نیشان دەدات و دەڵێت کاتێک کە سەوزەم بۆ ماڵێک دەبێت لە پلەکانەکانی کەوتمە خوارەوە و 4 ددانم پێکەوەشکا. تەنانەت ناتوانم بیر لە ددانی مەسنوعی بکەمەوە. ئەو پارەیەی کە بەدەستی دێنم تەنیا بۆ تێرکردنی زگی منداڵەکانمە تا چیتر لە گۆشە شەقامەکاندا بە دوای نانە وشکەدا نەگەڕێم. ئەوەندە نییە کە بۆ دروستکردنی ددانەکانم بەفی ڕۆی بدەم و حرامی بکەم. ئەم ژنە زەحمەتکێشە دوای 6 ساڵ سەوزە پاکردن دەستەکانی بە ڕەنگی سەوز دەرهاتوون و بۆنی سەوزە دەدەن. من هیچ کات بیرم لەوە نەکردبووەوە کە ممکنە چ کەسێک ئابەم شێوە سەوزەی ماڵەکانمانی پاکرد بێت یان وشکی کردبێتەوە و منیش بە خەیاڵێکی یاسوودا هێلکێکی تێدەشکێنم و دڵم خۆشەکە چشتم لێنەوە. هیچ کات بیرم لەوە نەکردبووەوە کاتێک دەرگای یەخەچاڵەکە دەکەمەوە کۆچکێک پیازی ئامادە هەڵدەگەم و دایکەمە نێو قابلەمەکەوە لە پێناوی فرمیسکی چاوی ژنێک وشک بووە. ژنێک کە کوڕەکەی کەمەندامە و هاوسەرەکەی جانبازی شیمیاییە و پەروەندەکەی سوتاوە و هەزینەی دەرمان و چارەسەرکردنی لە فرمێسکی چاو و بۆنی بەردەوامی پیازی گەرم دابین دەکرێت. هیچ کات بیرم لەوە نەکردبەوە کاتێک کە ماندوو دەگەڕێمەوە ماڵ و وەکو ترم لەسەر فەرشی ماڵەکەمدا پاڵ دەکەم تا ماندوویەتیم بخەزێتەوە، ژنێک لە پشداری تەون ئەوەندە شانە لێداوە کە دەنگی شانە لێدان بووەتە موسیقا و ئاوازی ژیانی. ژنێک کە لە هاوسەرە موعتاد و کراکیەکەی گیا بۆتەوە، بەڵام دوای 10 ساڵ ژیابوونەوە کەس نازانێت کە تەلاقی وەرگتووە. کۆشی پیاوانە لەبەر دەرگای ماڵەکەی دەمی خەڵک دەبەستێت و وابیر دەکەنەوە کە هاوسەرەکەی لە ماڵە و بێکەسوکار نییە. 10 ساڵ لەوە پێش ماڵی خەڵک خاوێن دەکردەوە.
خراپترین ڕۆژی ژیانی کاتێک بوو کە پیرە پیاوێک کە 2 ساڵ دەبوو پەرستاری لێ دەکرد و ئاگای لێبوو مرد. ئێستا دەبێت چی بکات؟ سەر لە نوێ ماڵی خەڵک خاوێن کاتەوە، بەڵام ئەم جارە شانس دەهێنێت. کار و پیشەیەک کە لە تەمەنی 4 ساڵیدا فێری ببوو، بەڵام بە بۆنەی نەبوونی سەرمای نەیتوانی بوو شوێنی کەوێت، ئێستا کە پارەیەکی کۆکردوێتەوە دەست بەکار دەبێت. تەنانەت شاگردیشی هەیە و فێری فەرشتنینیان دەکات، کچانێک کە لە سەرەتای لاویدان و پێیان وایە شاید ڕۆژێک ئەم هۆنەرە بە کەڵکیان بێت. چاو لە هەر گۆشەیەکی ژیانمانجەکەین کرێکارانێکی زەحمەتکێش دەبینین کە ئاسایشی ژیانمانیان دەستەبەر کردووە. زۆرێکیشیان ژنانی کرێکارن کە نەتەنیا بەکەرم سێر دەکرێن، بەڵکو زۆر جاریش ناحەقیان بەرامبەر دەکرێت و بە بەزەیانەترین شێوە دەشەسێنرێنەوە. لە شوێنی کاری پیاوانی لە کۆمەڵگایەکی پیاوسالانەدا ژنێک کە بەرپرسی حراسەتی شەرکەتی گەورە نیوەجۆڵەتیە دەڵێت گشت هاوکارەکانم پیاون و دەزانن کە تەلاقم وەرگتووە، بە جۆرێک سێرم دەکەن کە بەردەوام ناچارم لە بەشە جیاجیەکانی شەکەدا جێبگۆڕم. ئێستا چەند ساڵێک لە حراسەتدا مامەتەوە، بەڵام ناوێرم وەڵامی سڵاوی هاوکارەکانم بدەمەوە، چونکە پیاون و منی ژنێکی تەنیام کە لە هاوسەرەکەم جیا بوومەتەوە. لەلاکی دیکەوە ئەگەر شان بە شانی پیاوان کار بکەیت، تەنانەت باشتر لەوانیش قەت پلەت بەرز ناکرێتەوە، چونکە ژمارە پیاوەکان زۆرە و هاوکارە پیاوەکان پێیان خۆش نییە کە بە جێگەی ئەوان ژنێک پلێت بەرز بکرێتەوە. ژنێک کە لە کارخانەیەکی دەرمانسازیدا کار دەکات و سەرپەرستی بنەماڵەکە دەڵێت لە کارخانەدا لەگەڵ کەسدا کێشەم نییە، تەنانەت کارخانەکانشمان ڕاوزەی هەیە. کێشە من کە شاید کێشە زۆر کەسی دیکەش بێت، یاسا گەلێکە کە لەلایەن وەزارەتی کارەوە بەردەوام دەگۆڕدرێت و ئێستاش نیگەرانی یاسای کەمکردنەوەی سەعاتی کاری ژنانی، یاسای کە بەهۆیەوە لەوانەیە هەمومان کارەکانمانە دەست بێن و لەسەر کار دەربکرێن. خاوەنکارێک کە دەتوانێت پیاوێک دابمەزرێنێت کە 2 ساعت زیاتر لە منی ژن کار بکات، پیاوەکە دادەمەرزێنێت و قەراردادەکەی من درێژ ناکاتەوە، چونکە پێی خۆش نییە زەرەر بکات و دەیهەوێت زیاتر قازانج بکات. هەمومان لە ژیاندا کێشە و گرفتی زۆرمان هەیە، بەڵام شاید وەها کێشە و گرفت گەلێک تەنیا لە نێو فیلمدا بینی بێتوان. کاتێک لەگەڵ ئەم ژنانە قسە دەکەی و فرمیسکەکانیان دەبینی، باوەڕ بەوە دێنی کە چەندە لە قافڵەی دووروی و چەندە سەرسەری سەیری ژیانت کردووە. بیر لە ژنێکی سەوزەفرۆش دەکەیتەوە کە بە جێگای ئەوەی پێت بگوتایە ماندوو نەبی، دەڵی چ سەوزەیەک، شەپکەیەکی بایی چەندە؟ بەڵێ، ئەم دنیا پێچەوانە و پڕ لە هەڵاواردنە دەبێت بخرێتە سەر ڕێچکەی خۆی و بە هەوڵی هەموو لایەک دنیایەک بنیاد بنرێت کە بە دوور بێت لە چۆسانەوە، بە کەم سیرکردنی ژنان و دنیایەک پڕ لە ئاسوودەی و ئاسایش. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، ئەوەی کا پێشکەشتان کرا بابەتێک بوو لە ژێر ناونیشانی من کرێکارێکی ژنم، ئەمە تاوانی منە، وەرگیراو لە ئارشیڤی ڕادیۆ دەنگی شۆڕشی ئێران ڕادیۆ کۆمەڵە. هیوادارم جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویستیش بوو بێت. ماڵەوە.